سلااوتان لێبێت لە ڕۆژی دووەمی یەکەمین و گەورەترین پێشانگای تەندروستی لە کوردستان و عێراق لەگەڵتانین کە وەکو کوردستان 24 سپۆنسەری میدیایی ئەم پێشانگایە دەکەین و هەروەکو پێشتریش ئاماژەمان پێکە ژمارێکی زۆر لە کۆمپانیەکانی دەرمان لێرە بەشداریان کردو بۆ ئێمە پێمان باش بوو کە بزانین ئەم کۆمپانیایانە کێشەکانیان چیە وەکو دوێنێ بەشێک لە کۆمپانیەکان کێشەکانی خۆیان باس کرد ئەم ڕۆیستمان پرسیارەکانی ئەوان کێشەکانی ئەوان لەگەڵ بەڕێوەبەری بەشی دەرمانسازی یان بەشی دەرمانخانەکان لە وەزارەتی تەندروستی عێراقی فیدراڵ لەگەڵ دکتۆرە ئەریج محەممەد باس بکەین. دکتۆرە ئەهلەن وسهلەن فیکی في استودیۆتنا بۆ ئەم پێشەنگایە تەندروستیە لە کوردستان. سەرەتا پێمان خۆشە کە ڕوونکردنەیەک بدەیت تایبەت بەو ڕێکارانەی کە بە شێوەی فەرمی و بنەڕەتی لە وەزارەتی تەندروستی عێراقی و چۆنێتی هەماهەنگیکردن لەگەڵ وەزارەتی تەندروستی لەگەڵ هەرێمی کوردستان بە تایبەتی ئێوە کە کار دەکەن لەسەر بابەتی زۆر تایبەت وەکو دەرمان. زۆر سپاس بۆ ئێوە. سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بۆ پێدانی ئەم هەلە هەروەها پێدانی هەل بە حکوومەتی فیدراڵی بۆ ئەوەی بەشداری لەم پێشانگا زۆر گرنگەدا بکات بۆ ئەوەی کە ئێمە هەماهەنگی بکەین و زیاتر دیرگەکانمان یەک بخەین بۆ ئەوەی کە پێکەوە کار بکەین و ئەزمونونەکانمان ئاڵۆ و گۆڕ پێ بکەین. ئەتوانین دەعم بۆ ئەو شەریکانە بکەن بۆ ئەو کۆمپانیان بکەین. ئێمە وەکو حکوومەتی مەرکەزی ئەتوانین بۆ گۆڕینی ئەو جۆرە دەرمانانە ئەو دەرمانە ئەو چارە سەرەکە پێش ئەوەی بێتە ناو عێراقەوە لەلایەن هەیئەتی باڵاوە لەلایەن لیژنەیەکی پزیشکی باڵا و پسپۆڕەوە یەکەم جار چاودێرێکی ئەەکەی و دواتر ڕەزامەندی لەسەر دەرەبڕین کە بچێتە ناو بازاڕەکانی عێراقەوە بە تایبەتی ئەو پێوەرانی کە دامانناوە ئەبێ بەپێ ئەو پێوەرانە بێت ئەو دەرمانانە بۆیە ئەم شێوە دەرمانە ئەم جۆرە بەکار هاتنەی پێویستەکات کە لەسەر ئەم سیستەمە بێت جا دواتر ئێمە بڕیاری ئەوە دەدەین کە بچێتە قۆناغی دووەمەوە کە بچێتە ناو تۆمارکردنی کۆمپانیاکانەوە و لە دوای ئەوەشەوە قۆناغی تۆمارکردنی ئەو چارەسەریەیە کە ئیتر ئیزنی ئەوە ئەدەین یاخود ڕێگە بەوە دەدەین کە ئەم دەرمانە هاتووە دوای ئەوەی کە بەڵێ دەبێت لە هەموو لایەنەکەوە ئەو پشتیوانی و پشتگیریەی هەبێت کە ئێمە پشتیوانیمان کردووە و بە تایبەتی لە ڕێگەی سنووری ئیبراهیم خەلیلاوە کە ئێمە دەڵێن ئەم دەرمانە ئاسانکاری بۆ ئەەکەین کە ئەمە دەرمانێکی باشە چارەسەرێکی باشە ئێمە پشتیوانی ئەو بابەتە ئەەکەین جواتر ئەهێڵیم چیتە بازاڕەکانەوە. بەشێک لە کۆمپانیەکان کە لە ئەم پێشانگایە بەشدارن و هەروەها لە هەرێمی کوردستان کار دەکەن لە هەمان کاتدا لە ناوچەکانی عێراقیش چالاکیانێ و کار دەکەن هەندێک پرسیاریان لا دروست بووە هەندێک کێشیان بۆ دروست بووە سەبارەت بە ئەو ڕێکارانەی کە حکوومەتی فیدراڵ دەیگرێتە بەر هەندێکیان سکاڵای ئەوە دەکەن کە ڕێکارەکان لە بەغداد قورسترن هەندێکیان دەڵێن کە ڕێکارەکانی بەغداد کێشیان نیە لە هەرێمی کوردستان کار دەکەن بەڵام بە پێچەوانەوە ڕێکارەکانی هەرێمی کوردستان لە بەغدا کار ناکەن یاخود ناتوانن ئەوەی لە هەرێمی کوردستان وڵەتیان وەرگرتووە لە بەغدا کارەکانیان بکەن. ئێوە چۆن ئەم کێشەیە چارەسەر دەکەن؟ ئایا ئێوە هیچ نیەتێکتان هەیە بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ ئەم کێشانە بۆ ئەوی زیاتر پشتیوانی کۆمپانیەکان بکەن و زیاتر بەرهەمەکانیان ساغ بکەنەوە بە تایبەتی لە ڕووی جۆری کوالەتیەوە؟ بەڵێ دروستە ئێمە ئەوە لە بیر ناکەین ئەوە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق هەردووکیان تەواوکەری یەکترین هەم حکوومەتی عێراقی و هەم حکوومەتی هەرێمی کوردستان و دەبێت تەواوی ئاسانکاریەکان ئەنجام بدەین بۆ ئەوەی کە ئەگەر هەر جۆرە چارەسەرێکی دەرمانی هاتە ناو کوردستانەوە یاخود بەعکسەوە و بە پێچەوانەوە لە هەرێمی کوردستانەوە هاتەوە ناو عێراقەوە بە هەمان شێوە ئەبێت تەواوی پشتگیری و پشتیوانەکان و ئاسانکاریەکان بکەین و تەواوی ئەو سیستەمەی کە دانراوە ئەبێ هەردوولا لەسەری ڕێک کۆن بەسەر ئەو ڕێکەوتنە بێت. بەڵێ ئێمە
کارمان لەسەر ئەوە کردووە بە شێوەیەکی گشتی لە هەموو عێراق ئەگەر هەر کۆمپانیایەک دەوێت ناو تۆمار بکات لە عێراق چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان دەبێت یەک لەسەر یەک پەیڕەو بڕۆن نابێت دوو پەیڕەو هەبێت و لەسەر دوو پەیڕەو هەبێت ئەمە یەک وڵاتی و هەندێک جار ئەکرێت کێشە هەبێت لێک تێگەیشتن دروستە بێ دواتر چونکە ئەمە کارمان بۆ ئەوە کردووە کە ئەگەر هەر جیاوازێکی شەبێ لێک تێگەیشتن هەبێت و هەوڵی ئەوە دەین لە 25 ساڵی 2025 تەواوی ئەو ڕێکارە یاسایی و فەرمیانە بە شێوەیەک ڕێک بخەین کە بە هەردوو شێوەکە چ لەلایەن هەرێمی کوردستانەوە بێت ئەو دەرمانانەوە چ لەلایەن عێراقەوە بێت لەسەر یەک سیستەم لەسەر یەک پەیڕەو بێت ئەمە شایانی ئەوەیە کە هاوڵاتیانی عێراق باشترەکان بەکاربێن. سپاس بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی ئەوەی دا کە ئێمە بتوانین لێرە زۆر شت بخەینە ڕوو ئەو بابەتانی کە بە تایبەتی پەیوەندن بە وەزارەتی تەندروستیەوە هیواداری کە هەماهەنگی زیاتر هەبێت لە نێوانمان و هیچ کێشێک لە نێوانمان نەبێت. سپاس بۆ ئێوە.